بینەرانی عزیز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. خۆشحاڵم لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. خۆشەویستان، میوانی ئەم ئەڵقەیەی بەرنامەکەمان بەڕێز هاوڕێ ڕەئوف ناسراو بە ڕەئوفبانە، هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵەیە. بەو هیوایی کە لەگەڵمان بن، فەرموون بۆ بیستبوونینی ئەم بەرنامەیە. کاک ڕەئوفجان بەخێر بێیت، زۆر سپاسەوەی کە داوەتی ئێمە قبوڵ کرد. سلااو کاکەریم گیان، سلااو لە هاوکارانی خۆشەویستت، سلااو لە بینەرانی ئەم بەرنامەیە. هەر لێرەوە سلااو و ڕێزم هەیە بۆ هەموو هاوڕێیانی کە ئەو بەرنامەیە دەبین و ئەو خۆشەویستانی کە ئەم بەرنامە دەبینن. زۆر بەخێری کاک ڕەئوفجان، سپاس دەکەم بۆ بەشداریت. پێم خۆشە بچینە ناو توێژەکەمانەوە. سەرەتا بەڕەواڵی هەموو بەرنامەکان پێم خۆشە میوانی بەرنامەکەم کاک ڕەئوف بیۆگرافیەکی ژیانی خۆی لە سەرەتادا باس بکا و خۆی بە بینەران معرەفی بکات. بەڵێ، جارێکی تر زۆر سپاس بۆ داوەتیەکەتان، سپاس بۆ هاوڕێیانی هاوکارت. من ناوم ڕەئوفە، حتمما هەموو هاوڕێیانیش هەر بەو ناوە کە دەمناسن. ناسناوم حافز قورئانە، بەڵام پاش ئەوەی کە ئیتر تێکەڵ بە سیاسەت و کۆمەڵە و مێژوویەکی تر بووم و پێناسەیەکی ترم لە ئاین و ئیسلام کرد، بۆ نەتیجە گەیشتم کە قورئانەکەی لە ناسناوەکەی خۆم لابم و هەر بۆیش وەکو ڕەئوف حافز و لە ناو پێشمەرگایەتیشە بە ناوی ڕەئوفبانە یا ڕەئوفچکۆل ناسراوم. من لە دایکبووی تەرخاناوام، متەوەلدی ساڵی 1344م. هەر لە تەرخاناواش گەورە بووم، چوومە مەدرسە، خۆشبەختانە توانیم تا کلاسی 5 ئیبتیدایی لەوێ بخوێنم و وەیتر بۆ ئیدامە تەحسیل و کە تەنیا 3 مانگ ئەوڵی ڕەهنماییم خوێن، چوومە ناو شاری بانە، کە بانە یا تەرخاناوا بە بانەوە هەمووی هەر 3 کیلۆمتر 3 کیلۆمتر و نیو دوورە، کە زۆربەی کاتەکان کە ئیتر کە دەچووم بۆ مەدرسە بۆ ڕەهنمایی بەیانیان بە پێ دەڕۆشتم و ئێوارانیش بە پێ دەهاتمەوە. زۆر باشە. بەڵام کابەر لەوەی تێکەڵ بە مەسایلی سیاسی بی و ڕاپەڕینی 57 دەست پێ دەکات، پێم خۆشە ژیانی کاک ڕەئوف زۆر بە کورتی و مختصر چۆن تێبکەن، جیاواز لەوەی کە چووتە مەدرسە و تا دەوران ڕاهنمایی خوێندووتە، بەڵام هەست دەکەم کاری کورەخانە و کاری کشاوەرزی و شتت کردووە. ئەگەر زۆر بە کورتی باسیەوە خۆناغی ژیانی شت بکەیت بزانم. بەڵێ، منیش وەکو زۆربەی هاوڕێکانی خۆم و ڕفیقەکانی خۆم کە لەو دێ بووین، هەمومان خانەوادەهایەکی زەحمەتکێش بووین کە زووتر بەکاری کشاوەرزی و حەیوانداری و باخداری و ئەوانە مەشغوڵ بووین. لە عینی کاتا کە دەرسیشمان دەخوێن هاوکاری خانەوادەش بووین و خانەوادەمان بەتایبەت خانەوادەی من فشارێکی زۆریان لەسەر بوو. باوکی هەمیشە خۆشەویستم زۆر زەحمەتی کێشا کە بۆی کە بتوانێت ئەو خانەوادە بەڕێوە بەرێ، ئەرکێکی زۆری لەسەر بوو، هەم بە جوتیاری و زۆر جاریش ئەو کاتانەی من کە منداڵ بووم لە بیرمە، باوکم دەچوو بە کۆڵ لەگەڵ مام و چەند کەسێکی تری خەڵکی دێ کە ئەو سەردەم قاچاغ بوو کە بچن بۆ سنووری عێراق، لەوێ چایی و قەند و ئەوانەیان دەهێناوە، کە زۆر جار دایکم لە پەنجێرەی ماڵەکەەوە چاوەڕێ بوو. یەکەم جار نەمدەزانی، جارێکیان لێم پرسیدایە شەو درەنگە بۆ ناخەوی؟ وتی کوڕم باوکت بەڕێگەوەی و نەهاتوەتەوە. هەموو شەوێک کە دەڕۆشتن خوڕمایان دەهێنا، ئەم سەعاتە دەگەشتنەوە ماڵەوە، بەڵام ئێستا دیار نین، بۆ نگەرانم کوڕم بڕۆ بخەوە.
ئەو کات زانیم کە باوکم و خەڵکی دێ بەشێکی زۆر لە خەڵکی منتەقەکەش بەو شێوە ژیانی خانەوادیان جیاوازە کەشاوەرزی بەڕێ دەبن. منیش ئەو سەردەم کە ئیتر مناڵیش بووم یارمەتیدەری خانەوادەش بووم کە بەکاری شوانی و کارکردن لە کورە پەسخانە کە لە نزیکی دیەکەی خۆمان بوو کورە پەسخانەی لێبوو لە بیرمە بەیانیانیش هەر بوو ئەوێ بە پێ دەڕۆشتم و ئێوارانش بە پێ دەهاتمەوە بەڵام ئەوەندەی کە لە بیرمە نەمدەزانی کە من چەنێ دەستمزدم هەیە ئایاسەن دەستمزدم ئەدەنێ یان نا بەڵام باوکم بەڕێیە کردم کە دەچم بۆ کورە پەسخانە و لێوێ کار دەکەم لە گەرمایەکی تاقە فرسەوەی هاویناندا لەو کورە پەسخانە ئاژرم دروستە کرد و خشتم ئەندەبری. زۆر باشە بەڕێستان و زۆرێکی وەک بەڕێستان هەر لە سەرەتای منداڵیەوە دەچێشنە پایکاری سنجین و خورس و تاقەت فەرسا بە جێگای ئیدامە تەحسیل و خوێندن و درێژەدان بە خوێندن لە مەدرسە و هەر بەو پێیەش زۆر زوو هەست بە جۆرێک نابرابەری هەست بە جۆرێک جیاوازی چینایەتی لەناو کۆمەلگادا دەکرێت و ئەوە جۆرێک گەڵاڵەیەک دەبێت پێشزەمینە دەبێت بۆ ئەوەی کە کەسەکان لە دوای ڕاپەڕین یا هەتا بەر لە ڕاپەڕینیشدا ئەگەر لەگەڵ مەسائلی سیاسی ئاشنا بوون و دژ بە ڕژیمی پاشایەتی ڕادەپەڕن یا جۆرێک مبارزە دەست پێ دەکەن لەم ڕۆوەیەکە ئەم هەستە چینایەتی یا ئەم نابەرابەری و جیاوازی لەناو کۆمەلگادا هەست پێ دەکەن بۆ کاگرەوف ئەمە چەندە مەلموس بوو کە بەو هۆیەوە خەتی سیاسی و خەتەمەش سیاسی خۆی هەڵدەبژێت و تێکەڵ بە مەسائلی سیاسی دەبێت. بێگومان ئەو ژیانە سەختەی کە ئێمە بوومان وەکو خانەوادەیەکی زەحمەتکێش ڕۆژانە هەر لە سەر کار و لە ماڵ و لە مەدرسەش هەستمان بە ئەو نابەرابەریە کرد هەستمان بەوا کرد کە جیاوازیەک لە بینی ئێمەی زەحمەتکێش و ئەوانەی کەوا هەبوونن دەبیندرا هەر لە دیەکەی خۆمانە ئاغاوڕەیەتی تیا بوو هەستم بەوا کرد کە ئاغا دەسەڵاتێکی تری هەیە ئەوانەی کە ڕەئیەتن بە شێوەیەکی تر دەچەوسێنەوە زوڵمیان لێکرێ بەتایبەت لە پایزانە وەختێک کە هەموو خەلۆخرمان تەواو ئەبوو ڕەئیەت ئەو هەموو زەحمەتەی کێشا بوو بە ماڵ و مناڵەوە بەڵام لە پێش هەموو شتێکا دەبووە بەشی زۆری کە بۆ ئاغا دەچوو گەنم جۆ هەموو ئەوانە بەشی بکردایە ئەو هەستە لە منە هەبوو کە ئەمە نەوعێک نابرابەریە هەر ئەوەش وای لێ کرد کە ئیتر پڕێک تەمەنمان هاتن نەختە گەنجی تێکەڵ بە مەسایلی سیاسی بووین کە لەلایەن کەسانێکەوە کە خۆیان زەحمەتکێش بوون و هەر خەڵکی دیەکەمان بوو یا خەڵکی دێهات ئەو دێهاتانەی دەوروبەر بوون ئێمە مەجموعەیە دێبووین کە بە بناری بابۆس ئاشنایە وەکو ئەحماوە بارەوەران تەرخاناوە دەمامە کە هەمومان خەریکی کاری کەشاوەرزی بووین یەکێک لەو کەسانەی کە تەئسیری لەسەر ئێمە کرد کە ئێمە ئەم نائەداڵەتیە زۆرتر پێناسە بکەین و بیناسین و بۆ ڕێگە چارەیەکی شەیە کە بۆی کە ئێمە دژایەتی و خەباتی خۆمان لە بەرابەر ئەم نائەداڵەتیا بکەین کەسێکی وەکو کاک عەبدوڵای مۆلەوی بوو کە خۆیان خانەوادەیەکی مرەفە و باش بوون بەڵام ئەو یەکێک لەو کەسانە بوو کە دڵسۆزی هەموو ئینسانهای فەقیر و دەستەنگ بوو زۆر هاوکاری زۆر کەسیان کرد خۆیان زەویزاریان هەبوو دەیاندا بۆ کەسانی کە فەقیرن کە کاری لەسەر بکەن هەتا چەندێک دەتوانن هیچ کاتێک ئێمە نەماندی ئەو ئایلە کێشەیەکیان لەگەڵ ئەوانە ببێتەوە لەسەر زەویزارەکەیان کارەکەن ئەوە نمونەیەک لەوانە بوون کەیتر لە بانە ناسرا بوون تەئسیریان هەبوو و لە سەرەتای دەستپێکردنی ئینقلابیشە ئەوانە لەگەڵ زۆر کۆڕ و کۆمەڵ لەگەڵ زۆر کەسی گەنج تەماسیان هەبوو ئەس جوملە لەگەڵ من و چەند هاوڕەیەکی ترم ئێمە لەو تەریقەوە لەگەڵ کە عەبدوڵای مۆلەوی تێکەڵ بووین کە بەداخەوە ئەو ئێستا لە ژیانانەمەوە گیانی بەخت کرد بەڵام مێژوویەکی ڕەنگینی لە دوای خۆی بەجێهێشت کۆمەڵی پێناسان
جیاواز لەوەی کە دەور و نەخشی ئەو کەسانە بەر لە ڕاپەڕین و دوای ڕاپەڕینی بۆ ئەوەی کە وەختێک ئەوانە ئەو دەور و نەخشیان بۆ تەسیراتیان بۆ بەڵام دوای ڕاپەڕین هەرە زۆری ئەو کەسانە خۆیان ناو کۆمەڵدا ببینەوە. پرسیارەکەی من ئەوەیە جیاواز لەوەی کرد لە ژێر تەسیری ئەو کەسانەدا کەسانی وەک تۆ و کەسانی دیکە جەزبی کۆمەڵە دەبن، ئایا تەنیا دلیل ئەوەیە کە جەزبی ئەو بەدوای خەتی ئەو کەسانەدا لەژێر تەسیری ئەو کەسان ڕوو دەکەنە کۆمەڵە یا بەڕاستی کۆمەڵەش خۆی وەک جەریانێکی جیاواز پێناسەیەکی جیاوازی بوو نسبەت بە جەریانەتی دیکە؟ من پێم وایە بۆ من بۆ کەسانێک کە وەکو من ئەو شێوە ژیانیان هەبوو بۆ شێوە بیریانە کردەوە، کۆمەڵە بە ئاشکرابوونی لە کوردستان و بۆ ئێمە لە ناوچەی بانە کە ئەو پێناسەیە لەلایەن ئەو بەڕێزانەوە بەتایبەت مەسەڵەن ئێمە لە بانە لە تەرخاناوە یەکەمین پێشمەرگەی کۆمەڵە کە گیانی بەخت کرد لە بانە خەڵکی دیەکەی ئێمە بوو بە ناوی کاک عەبدوڵای ڕەحمانپوور، هەر لێرەوە سڵاوم بۆ بنەماڵەی و مناڵەکانی و دایکی مناڵەکانی هەیە. ئەوانە ئەو پێناسیان لە کۆمەڵەدا بە ئێمە. کۆمەڵە جریانێکە، هێزێکە کە پشتیوانی فەقیر و هەژارە، دەیەوێت کۆمەلگای کوردستان بگۆڕێ و دەور و نەخشێکە کۆمەڵە لەو دەورەیە بووی بە پێناسەکردنی خۆی ئێمە بەکردەوە دەماندی کە چۆن لایەنگری خەڵکی فەقیر و هەژارن لە قسە و باسەکانیانە لە کردەوەکانیانە لەو میتینگانەی کە لە ناو شارەکانە دایاندەنا ڕوو بە خەڵکی فەقیر و هەژار قسەیانە کرد. ئەم کۆمەلگایە دەبێت بگۆڕدرێ لە زمانی کاک عەبدوڵای مەولەویەوە و هەموو ئەو هاوڕێیانەی ترکە بە ناوی کۆمەڵەوە کاریانە کرد. هەموو لەسەر ئەوە تاکیدیانە کرد کە ئەم کۆمەلگایە پڕە لە نائەداڵەتی، پڕە لە زوڵم، دەبێت ئێمە بیگۆڕین هەمومان پێکەوە، بەتایبەت خەڵکی فەقیر و هەژار و زەحمەتکێش و دەستەنگ. هەر بۆیش کاتێک کە ئێمە کۆمەڵەمان دی و خۆمان لە کۆمەڵەیە دیەوە و جێگەی خۆمان بە کۆمەڵەوە دەناساند و تەنیا هێزێکیش بوو کە دەیتوانی تەسیری بێ و بە واقعیش هەتا ئەمڕۆ کە دەبینین کۆمەلگای کوردستانی توانی بگۆڕێ، ڕۆحێکی تر بە کۆمەلگای کوردستان بدە و خەبات و شێوەیەکی تر لە ژیان بە هەموو تاکێک لەو کۆمەلگایە بدە کە جێگەی شانازیە. زۆر پەیوەندی کۆمەڵە لە نێو کۆمەلگادا و کۆمەلگا بە عەکسەوە لەگەڵ کۆمەڵە ئەڵبەتە لە پێناسەیەکی کولیدا هەست بەوە دەکرێت کە ئەو پەیوەندیە زۆر ئەمیق بووە، هەر بۆیەش کۆمەڵە زۆر زوو دوای ئاشکرابوونی فعالیەتی ئەلەنی زۆر زوو گەشە دەکات، زۆر زوو دەبێت بە هێزێکی بەرچاو و جەماوەری لە کوردستاندا بە تایبەت ئەو پەیوەندیە دوولایەنەیە چۆن تاریف دەکرێت لە ڕوانگەی کاک ڕەئوفەوە بە تایبەت لە ناوچەی بانە کە بەتەبع وەکو بدەوترێت نفوذی کۆمەڵە لەو منتەقانە لە دەوروبەری بانە و شارەکانی نزیک بە بانەش وەکو نفوذی کۆمەڵایەتی کەم بووە بەنسبەت جەریانەتی. من پێم وایە کە بەو شێوەیە کە تاریفێکی کورتم لە کۆمەڵە کرد، چونکی پێناسەکردنی کۆمەڵە زۆر لەوە زۆرتر هەڵەگرێ مێژوویەکە کۆمەڵە بوویەتی و تا ئێستش کە ئێمە پاشان دوای خۆشمان چوونی ناو تشکیلاتە کۆمەڵە بە هاتنە مەیدانی زۆر سنووری زۆر شتی شکان کە وەختی خۆی بڤە بوو و مەمنوع بوو باسکردنی ئەو تلسمانەی کە لە کۆمەلگایە بوون، مثلەن پیاو سالاری، ئاین کە یەکێک لەو کێشە گەورانە بوو لە ناو کۆمەلگایەوە تەسیری لەسەر فەقری فکری و فەقری ئیجتیماعی و حتا ئابووری ئینسانەکانیشە بوو. کۆمەڵە توانی ئەو تلسمانە بشکێنێ، ڕۆحێکی تریدا بە ئینسانەکان کە ئازادتر بیر بکەنەوە و ئازادانەتر، ینی بە نسبەتی ئەوەی کە دەنگیان هەیە دەنگی ئازاد بدەن، بتوانن بە نسبەتی ئەو کێشە و گرفتانەی کە لە ناو کۆمەلگایە هەیە بە پشتیوانی خودی کۆمەڵە و ئامانجەکان و سیاسەتەکانی کۆمەڵە بتوانن ڕاحەتر قسە بکەن، کە ئەمە لە ناو شارەکانە دەبیندرا، لە ناو دێهاتەکاندا دەبیندرا، ڕۆحێکی تری پەیدا کرده بوو، گەنجەکان دەیانتوانی ئازادانە قسە بکەن، ئەو ڕۆحە ئازادانەیە کە لە ناو کۆمەڵگایە هەیە بە پشتیوانی خودی کۆمەڵە و ئامانجەکان و سیاسەتەکانی کۆمەڵە بتوانن ڕاحەتر قسە بکەن.
یەکێک لەو مەسایلانی کە توانی کۆمەڵە گەشە پێ بدا و بە هێزێکی گەورە لە ناوچەی بانە کە ئەو کات کەم بوو و حتا لە کوردستانیش ئەم سیاستان نەبوون، ئەم فەرهەنگە تازە بوو کە کۆمەڵە هێنایەنای ناو کۆمەلگای کوردستانەوە. هیوا ئومیدێک کە ئەیدا بە کۆمەلگای کوردستان کە ئێمە دەتوانین پێکەوە هەمومان ئەم کۆمەلگایە بگۆڕین. یەکێک لەوانە مەسەلەن هاتنە مەیدانی ژنان لەناو شارە لە میتینگەکانە لە زۆرێک لەو کۆڕ و کۆبوونەوانەیە کە ئەو کات دەکرا دەدی کوڕ و کچ بێکەوە زۆر ئازادانە و ئەو هەستەی کە مەسەلەن جاران مەمنوع بوو کە تو بتوانی سڵاو لە کچێ بکە یا کچێک سڵاو لە کوڕە بکە، دەدی کوڕ و کچ ئازاد پێکەوە قسە لە خەبات لە داهاتووی ئەم وڵاتە لە ژیانی پێکەوە دەکەن. هەمووی ئەوە لە چاوی کۆمەڵە دەبیندرا کە تەبیعەتەن ئەوە بۆ ئەو بۆشایی کە بوو کۆمەڵە پڕی کردەوە. جێخستنی ئەم سنەتاوی کە باست کرا و ئازادیانە ئەو بەرابەریە لە بینی ژن و پیا و وەک یەکبینینیان بە باوەڕی من جێخستنی زۆر ئاسان نەبوو. کۆمەڵە چۆن لەگەڵ ئەو ئاستەنگانە بەرەڕوو بوو بۆ ئەوەی کە ئەوە بکات بە سنەتێک وە بیکاتە شتێکی زۆر ئاسایی و عادی لە ناو کۆمەلگادا و کۆمەلگا وەری بگرێت. ئەڵبەتە باتەوە لەبەرنی کە کۆمەلگا بوویەتی کە ئەوانە هەمووی تابۆ و نامۆ بوون بەو کۆمەلگا. بەڕای من کۆمەڵە بە هەڵس و کەوتی خۆی و بەڕێزگرتن لەو بیرە جیاوازانەی کە لە ناو کۆمەلگایە بوو، کۆمەڵە زۆر تند عەلەیهی ئەو نەوعە سونەتانەی کە لە کۆمەلگایە بوو هەڵس و کەوتی نەکرد، بەڵکو بەڕێزەوە هەڵس و کەوتی کرد. بە نسبەتی ئاین یەکێک لەو شتانە بوو کە کێشەی کۆمەلگا بوو، کۆمەڵەوەتی ئەوە شتێکە کە شەخسیە، نابێ ببێتە شتێکی هەموو کۆمەلگا. هەر کەسێک هەر ئاینێکی هەیە، هەر باوەڕێکی هەیە دەتوانێت هی خۆی بێ و لە عینێک کاتیشە ئاین ناتوانێت لە بەڕێوەبردننی کۆمەلگایە حکم سادرکە، بڵکۆ شتێکی شەخسیە کە بۆی کە بتوانێت کۆمەلگا ئینسانەکان زۆرتر لە یەکتر تێ بگەن بەو شێوە لە مەسەلەی مەسەبیدا. پیا و سالاری کە لە کۆمەلگایە بوو، کۆمەڵە هات نهادەوەی کە بڵێ هەموو شتێک مەمنوعە لە ڕێوە، بەڵام هات پێناسی پیا و سالاری کرد کە لە چ شتایەکە خۆی دەبینێ. لەوەیە کە ژن لەو کۆمەلگایە بە حکمی ئەوەی کە چونکی پیا و سالاری هەیە ئەبینی نیوەی کۆمەلگایە، بەڵام ئەو حسابی بۆ ناکرێ. ئەمە لەو فکر و فەرهەنگەوە کە کۆمەڵە هێناوی ناو کۆمەلگاوە توانی ئەو گۆڕانکاریانە لە کۆمەلگایە دەست پێ بکە و هەر ئەوەش بوو هۆی ئەوەی کە نەسلی جوان، نەسلی ڕۆشنفکر لە کۆمەلگای کوردستانە و خەڵکی فەقیر و هەژاریش، حتا ئەوانشی کە خۆیان باوەڕیان بەو نوعە کولتور و مەرسالاریە بوو کەوتبوونە تەناقوزەوە. یعنی ئەوەی کە ئەوان دەیکەن و تا ئێستا کراوە شتێکی باش نییە. ئەوەی کە کۆمەڵە دەیڵێ شتێکی ئینسانیە، چونکی کۆمەڵە ئینسانیەت لەسەر لەوحەی هەموو شتەکانی بوو. ئەوەش وەکو کێشەهایە کە لە ژیانی ئینسانەکان هەیە و دەبێت چارەسەر بکرێ تا بتوانین بە ئەمنیەت و ئاسایشی زیاترەوە بە ڕێز و احترامەوە ژیانێکی هاوبەشمان هەمومان بتوانین پێکەوە هەبێ. کۆمەڵە ئەو تلسمانەی شکان خەڵکی بە دوای خۆیان کێشە. مەسەلەن عینی هەر ئەو تەفەکورە لە کۆمەلگای کوردستانە، کۆمەڵە بڕوای بە فرەحیزبی هەبوو لە کۆمەلگای کوردستانە. ئەوە نەبوو کۆمەڵە تەنیا حساب هەر بۆ خۆی بکە، بەڵکو کۆمەڵە بڕوای بە فرەحیزبی هەبوو، وڵاتێکی گەورەیە کە دەتوانێت ئەنوا و ئەقسام حیزب ببیر و ڕای بۆ جیاوازەوە لەو کۆمەلگایە بن بێ ئەوەی کە بتوانێت زەرەرمان بۆ یەکتر بێ. ئێمە دەتوانین هەمومان پێکەوە بە بیر و باوەڕی جیاوازەوە، بە هێزی جیاوازەوە بتوانین لەم کۆمەلگایە بە فکرکردنەوە، بە قسەکردن، بە وتوبێش ئەمە کەتوانی کۆمەڵەشی لە داهاتووە بەو قەناعەتە گەیان کە بەداخەوە لە کاتی خۆشیە کە شەڕی حیزب و کۆمەڵەش دەستی پێکرد، کۆمەڵە هەر ئەو کاتش چونکی ئەوە بڕوای بوو داوای
ئاتێشبەستی یەکجانبەی کرد کە لە مەسئولیەت و تەفەکوری کۆمەڵەوە ئەوە هاتە دەرەوە. هەر بۆیش بێگومان ئەوە پێناسەیەکی شاید زۆر تەواویش نەبێت هەتا ئێستا نسبەت بە کۆمەڵەوە پێناسەکردنی کۆمەڵە ئەو سنەتانەی کە کۆمەڵە جێی دەخات. ئێستا کاگرەوە بەم پێناسەوە بەم شناختەوە لە جەرەیانێک دەبێتە ڕسمان لە ساڵی 1360 دا ڕسمان دەبێت پێشمەرگە. من بەراورد دەکەم لەو تەمەنەدا کە بوویتە پێشمەرگە تەمەنت بە سنی قانونی بە تەمەنی یاسایی و قانونی کە 18 ساڵە بۆ سەرێ نەگەیشتووە. کۆمەڵە هەمیشە یەکێک لە پرەنسیبەکانی ئەوەیە کە مدعیە کە نابێت لە تەمەنی خوار 18 ساڵ چەک هەڵبگرێ ببێت پێشمەرگە وەک هێزێکی نزامی بەکاری بێنی. تەعاملی ئەو کاتی کۆمەڵە نسبەت بەو تەمەنە کە دەچونە ناوڕێزەکانیان چۆن بووە تۆ خۆت چۆن لە ناوجێراندا دیت؟ من لە جوابی ئەو پرسیارەتە حەزەکەم شتێک بڵێم. کاتێک کە من بووم بە پێشمەرگە تر ئەو سەردەمە بوو کە جمهوری ئیسلامیش هەموو هەوڵێکدا بۆی هەموو مەناتقەکان بگرێتەوە. من تەمەنم نەبوو بە 18. گیانبەخ کردو وەسا ئەوڵا لە منتەقەی ئالان و ئەوانە بوو کە تازە هاتبوو بۆ منتەقەی سەردەشت و سەرسنوور و ئەوانە یەکێ لە فەرمەندە جێکەوتوەکانی کۆمەڵە بوو. من ماوەی تقریبەن ڕۆژێک لە ئەو کاتی کە شەڕی ئالان دەستی پێکرد لە نزیکەوە لەگەڵی بووم لە گروێس. کاتێک کە باسی تەمەن کرا من وتم تەمەنم ئەوە 18 ساڵە و ئەوانە بە شوخی پێوتم وتی دڵنیام ئەگەر بە تەنافیش ڕاتکێشم 3 ساڵی تر ئەگەر ببی بە 18 ساڵ مەبەستی ئەو کە من تەمەنم لە 15-16 بەڵام کاتێکیش کە ئێمە هەر لەو تەمەنە کەمەشا بووین بە پێشمەرگە یەکەم جار ئەوان هەوڵیانەدا کە تشکیلات ئەگەر کێشەیەکی ئەمنیەتی نەبێ بگەڕێنەوە بچنەوە ناو شار فعالیت بکەن. ئەگەر مەسای کێشەیەکی ئەمنیەتی هەیە و ناتوانن بگەڕێنەوە مجموعەیە کاریان پێسپاردن کە هەم بتوانن تەجروبە کەسب بکەن بەو شێوە ژیانەی شاخ و پێشمەرگایەتی. بۆ من یەکێک لەوانە بوو کە بۆ ماوەی 6 مانگ 7 مانگ من رابطی کمیتە ناوچە و تشکیلاتی نهێنی ناو شار بوو کە ئەوەش دەرسێک بوو. یعنی لەو ڕێگەوە توانیم تەجروبەیە کەسب بکەم لە عینی کاتیشا کە من ئەو کارەمە کرد لەگەڵ خەڵکی ئەو ڕێگەیە کە هاتوچوومە کرد تێکەڵە بووم. هەم قسم لەسەر ژیانی خۆم و کۆمەڵا کرد هەمووی لە عینی کاتیشا لەگەڵ واحدی پەل و دەستە و ئەوانە تێکەڵە بووم کە ئەوانە گەر شەڕیانە کرد تەجروبیات انتقالی تەجروبیاتەکانیان مەسەلەن تأثیری لێ کردم. کۆمەڵە بەم لە حازەوە زۆر مەسئولانە بەرخوردی ئەکرد وانە بوو کە هەر کەسێک کە تەمەنی کەم بێ و بەڵام ئەمنیەتی کەوتۆتە خەتەرەوە لە شارە و ناتوانێت بژی بێت یەکسەر بیکا بە پێشمەرگە و مستەلەحیکە. بەڵام ئێمە گەنج لەو دەورەشە بڕێک ئیحساس و هەستێکی ترمان بوو کە پێمان خۆش و زوو کلاشینکۆڤ لە شارمان نابێت لە شەڕەکانە بەشداری بکەین. بەڵام کۆمەڵە هەوڵێدا کە ئەمە بە شێوەی خۆی بچێتە پێشەوە نەگەوەی تەنیا بە ئیحساس و ئیحساساتی کە گەنجەکە داوای ئەکا. زۆر دەبێت بە پێشمەرگەوە لە جریانی پێشمەرگایەتیدا سەرکەوتوانە مەجموعەیەک بەرپرسیارەتی جیاواز وەردەگرێت لە بەشی نظامیدا. پرسیاری من لێردا ئەوەیە کە بەشی نظامی لەگەڵ بەشی سیاسی لە تشکیلاتی کۆمەڵە لە جریانی کۆمەڵدا تەفاوتەکەی چییە؟ لە حاڵێکدا کۆمەڵە هەمیشە خۆی وەک هێزێکی سیاسی نظامی هێناسە دەکات. دەور و نەخشی کەسێکی نظامی جیاوازەوەی کە سیاسیە ئایا بەڕاستی جیاوازە یا هەر پێشمەرگەیەک لە هەنگخۆیەوە دەتوانێت کاری نظامیش بکا و کاری ئاگاهگەریش بەرەو پێش بات. بۆ کاگرە ئەو موقعیەتە چۆن؟ من ئەوەی کە کاری نظامی دیارە نوع کاری حرفەیە و زۆر شت دەتوانێت دەور ببینێ کە وەختە کاری نظامیەکەی شەڕ دەکەی و لەگەڵ کاری سیاسی و ئەوانەیە بەرحاڵ هەر کامێکیان عەرسەیەکن و دوو عەرسەی جیاوازن. بەڵام بۆ
کۆمەڵە و پێشمەرگەی کۆمەڵە بە بڕای من هەردووکیان یەک بوون. پێشمەرگەیەکی کۆمەڵە دەیتوانی بەرپرسێکی سیاسی بێ، سخۆنگوویەکی کۆمەڵە بێ، تەبلیغی سیاست و ئامانجەکانی کۆمەڵە لە هەر شوێنێ وەکو کۆمەڵە بکە. لە عینی کاتیشە ئەگەر تووشی شەڕ و تێکەڵچوون لەگەڵ هێزی سوپای پاسداران و چوزانم گرتنی پایەگایەکە کەمیندانانێکە، هەر عینی ئەو هاوڕێی کە دەتوانێت ئەو تەبلیغ و تەرویجش بکە، شەڕێکی قارەمانانەش بکە بە ڕۆحەیەکی زۆر پڕ لە جەسارەتەوە بەشداری ئەو شەڕانە بێت. من پێم وایە ئەو جیاوازیە کەم بوو. هەرچەند کۆمەڵە خاوەنی تشکیلاتێکی وەسیع بوو، ئەنوا ئەقسام ئۆرگانی هەبوو، بەڵام هەر کامێک لەو ئۆرگانانە بە شێوەیەک وەسڵ بوون بە خەباتێکی هاوبەشەوە کە هێزی چەکدار و ئۆرگانەکانی تر هەیان بوو. یعنی هەمومان پێکەوە وەگەڵ تشکیلاتەوەین. بەڵام لە نەزەر خەڵکیشەوە ئەو پێناسە لە پێشمەرگەی کۆمەڵە بوو کە پێشمەرگەی کۆمەڵە هەم دەتوانێت شەڕکەرێکی باش بێ، چونکی نیشانی داوەرە جریانی عەمەلە، هەم دەتوانێت ئینسانێکی با کلاس و بە فەرهەنگێکی زۆر پێشکەوتوو و کەسێکی ئاگا کە مێشکی مسلحە بە مەسائلی سیاسی و بیر و باوەڕەکانی و گۆڕانکاریەکانی لەناو کۆمەلگایە. زۆر کاکڕەوم لە جێرانی پێشمەرگایەتیدا لەگەڵ بەڕێوەبردنی ئەرکی نظامی لە بەشی پێشمەرگایەتی چەندین جار دووچاری حادسە و بریندار بوون دەبێت. دەکرێت باسی ئەو ڕووداوانە وەکو سەحنەی برینداربوونەکانت و ئەگەریش لە ناویاندا بیرەوەری خۆش یان ناخۆش هەیە دەکرێت باسی. من خۆشترین دەورانی ژیانم هەرو دەورانە بوو کە گەنج بووم و پێشمەرگە بووم، و کاتێکیش کە بووم بە پێشمەرگە و ئیتر چوومەکاری نظامیەوە، من وەکو هەموو ناوچەکانی تر لەگەڵ مەجموعەیەک هاوڕێی تازە ئاشنا بووم. ئاشنایەتی من لەگەڵ هاوڕێیانی ئەو کاتە بوو کە جمهوری ئیسلامی دەویست مەناتقی ئازاد بگرێتەوە و ئەو جادەی بانە سەردەش کە هەمیشە شەڕی تێدا بوو، ئەو زۆر هەوریدا. کۆمەڵە هێزێکی لە هاوڕێیانی پێشڕۆ هێنا بوو کە یەکێک لەو پەلانە لە هێزی پێشڕۆ هاتبوون بە فەرماندەهی کاک هاوڕێی گیانبەخت کردو حەمەی ئەلخانی زادە کە فەرماندەیەکی زۆر لێ هاتوو، دڵسۆز و فداکار بوو. ئەو پەلەشی کە ئەو مەسئولی بوو، هەموو ئەو هاوڕێیانە کەسانێکی زوبدە و زیرەک و خۆش ئەخلاق و فەرهەنگێکی تایبەتیانە بوو کە زۆر زوو لە مەنتەقەی بانەشە جێگەی خۆیان کردەوە. من لەگەڵ ئەوان تێکەڵ بووم کە جمهوری ئیسلامی ئەو کاتە هەوڵێدا لە تریقی ڕێگەی بانە سەردەشتەوە لەبانە بێت و مەنتەقەیەکە بوو بە ناوی هەژە دۆڵان کە ئێمە لەوێت چەند جار هێرشی جمهوری ئیسلامیمان عەلارەغمی ئەوەی کە بە پشتیوانی هەواپەیما و هێلیکۆپتەر و ئەوانە دەهات و لە هێزێکی گەورەی زەمینیشی و بەڵام شکستمان پێهێنا، نەمان هێشت کە بتوانێت بەڕاحەت پێشڕەوی بکە. بەڵام دوای هێواش بەرحاڵ ئەو مەناتقە گیراوە و من لە چەندین شەڕا لەو جادەی بانە سەردەشتا بەشدار بووم و پاشانش کە ئیتر لەگەڵ واحدی بانە تێکەڵ بووینەوە کۆمەڵە سازماندەیەکی تری کرد و ئەوانە ئیتر منش کرد لەگەڵ بانە بەخۆی چەند پەلێکی هەبوو، پەلی شەید حامید بوو، پەلی شەید محەدین بوو کە لەو ئاخرانە شاپەلێکی ترمان هەبوو بە ناوی پەلی شەیدانی سورکێ و من ئیتر ئەو سەردەما کەیتر چوومە ناو واحدی نظامیەوە. دوای ماوەیەک لە کار و بەڕێوەبردننی کاری نظامی ئەوانە لە پێشمەرگەوە کە لە چەندین شەڕا بووم، ئیتر مەسئولی تیمیان پێسپاردم، پاشان بووم بە مەسئولی دەستە، لە مەسئولی دەستەوە بووم بە مەعاونی پەل و مەسئولی دەستە و مەعاونی پەل. ئەمە سلسلە مەراتیبی کاری ئۆرگانی نظامی کۆمەڵە بوو کە ئیتر پاشانیش ئیتر بووم بە مەسئولی پەل و دوای ئیتر سیستمی سازماندەیەکەی کۆمەڵە جۆرێکی تر گۆڕا، مەنتەقە گۆڕا. ئیتر ئاخرین جاریش کە ئیتر وەکو فەرماندەی گوردانی بانە ئەمەلم کرد کە ئیتر لە توانیم هێواش تەجروبە بەدەست بێنم کە لە گرتنی
پایەگاوە بگرە لە دانانی کەمینەوە بگرە و ماوەیەکی شکەی تێر کۆمەڵە بە دوای کۆنگرەی شەشە بە تایبەت سیاست و تاکتیکی نظامی تازەی هەڵبژارد ئەویشەوە بوو کە مەناتق گیرابەوە ئێمە جمهوری ئیسلامی تەبلیغاتێکی زۆر وەسیعی کردبوو کە پێشمەرگە نماون و ناتوانن لە منتەقەیە بن و ئەوانە کۆمەڵە نەیەتوانی بەهێزی گەورەوە هەڵسووران بکە سیاست و تاکتیکێکی تازەی هەڵبژارد کە زۆر سەرکەوتوانە بوو ئەویشەوە بوو لە هەموو شارەکان واحدی شارمان هەبێت کە من بۆ ماوەیەکی سێمانگی ئەو ئەرکان پێسپاردم واحدی شار بووین ئێمە ئەو دەورە لێ بووین لەگەڵ چەند هاوڕەیەکی زۆر خۆشەویست کە ئەو کارەمانەکە بگرین واحدی شار بە هاوکاری مان کرد سەرکەوتوانە بووین من کە کاتێک کەوتم لە تەرخانەوە تا کلاس 5 خوێندو بەڵام بۆ دەورەی ڕاهنمایی چوون بۆ ناوشار چوینە مەدرسەیەک بە ناوی مەدرسەی ئەحمەدی من لەوێ سێمان دەرسم خوێند دوای هاتمە دەر بەڵام هەر ئەو مەدرسە کە من دەرسم تیا خوێن بەهۆی شەڕی ئێران و عێراقەوە بوو بە نۆعێک لە قەرارگای ئارتەش هێزی جمهوری ئیسلامی لەوێ دایان نابوو بۆ ئەوەی کە لە کاتی شەڕی ئێران و عێراق بەکاری بێنن ئیتر من یەکێک لەو ئەمەلیاتانەی کە ئەو کات واحدی شار بوو دامان ناو بیکەین لێدان لەو مەدرسە کە ئەو واحدەی ئێمە ئەو کات من بووم هاوڕێ نسرۆڵای بەهمەنی بوو کاک شاهین بوو شاهین فارس کە خۆشبەختانە لە ژیان نەماوە ئێستا لە وڵاتی کانەدای هەر لێرە سڵاوم بۆی هەیە هاوڕێیان وەخت کردو پەرویزی کەماڵی بوو هاوڕێیان وەخت کردو محەممەدی ساڵحی بوو ناسراو بە حەمە شەشە و هاوڕێ ڕسوول بوو ئێمە ئەو چەند کەسە کە واحدی شار بووین بەڵام ئیتر ئەو عەمەلیاتی کە دانرا بوو کە پێشتریش لەگەڵ کمیتە ناوچە قسە کرا بوو کە ئەمەیەکێک لە عەمەلیاتەکانە ئێمە پاش ماوەیەک لە منتەقەیە بووین پێیان زانی بووین کە ئێمە حزورمان هەیە چونکی چەندین عەمەلیاتیشمان کردبوو لە دەوروبەری شار ئیتر ئێمە ئەو شەوە چوین بۆ ناو شار بەڵام دیار بوو کە ئەمان ئامادەگیان هەبووە گروهی زەربەت و سوپای پاسداران و ئەوانە ئێمە چوین لە مەدرسەکەماندا ئەو مەدرسەی کە من قرا بە دەرسی تیا بخوێنم بەڵام لێماندا بە RPG و بە تیرباقە ناسە و ئەوانە عەمەلیاتەکە زۆر سەریع بوو بەڵام ئێمە لە کاتی گەڕانەوەمانە لە ناو بەدرەقەی خەڵکی گەڕەکە و شیرینیان بۆ هێناین و هەیەجانێکی تری دروست کرده بوو ئەوانە دووکەڵیش لە مەدرسەکەەوە هاتە دەرکە RPG چوو لە گول RPG-کە تەقی بۆ لە ناو یەکێ لە ژوورەکانە چ شتێکی تیا بوو بەڵام ئاگر و دووکەڵە هاتە دەرەوە کە ئەوان تەلەفاتیشیاندا بوو ئێمە بەناو خەڵکەکەیە هاتین خەڵکی گەڕێکی بانەکۆن کەیتر بەرەوە ئەو شوێنی کە دیاریمان کردو بگەڕینەوە 200 لەو گەڕەکە کەوتینە کەمینی گەورەی کە بۆیان دانابووین دیار بوو ئەوان پێدەچوو هەر ئێوارە ئێمەیان دی بوو بێت بەڵام تەرحەکانەوە بوو بین عەمەلیاتەکەمان بکەین و کە بەسەر خۆشی و چوزانم بە هەیەجانەوە دەگەڕینەوە ئەوانە و کارە بکەن کە ئێمە لەوەیە کەوتینە کەمینەوە بەداخەوە هەر لە دەست بەجێشێت بەختیار گیان لەدەستا ئیتر ئێمەش مامەنەسا توانی بووی لەو گولبشێویە کە هاتوو بۆ پێشەوە کە ئەدوو شارێکە و شوێکی تاریکە ئەوان هێزێکی زۆریان هەبوو ئیتر توانی خۆی دەرباز بکە و کاک شاهین هەر گۆمە ئاوێکی لێبوو خۆی خستبوو ناو گۆمە ئاوەکەوە تەنیا سەری دیار بوو ئەوەی کە دوای بۆ خۆی بۆی دەجێڕاینەوە ئیتر من و هاوڕێیان وەخت کردو حەمە و ڕسوول زانیمان کە وەزعەکە ئاوایە چوونە ناو ماڵێکەوە سەعاتی 8:30 شەو تا سەعات 3:30 بەیانی شەڕ بوو چەندین جار هێرشیانەنا بەشێک لە ماڵەکان بەسەر ڕوخانین داوای تەسلیم بوونیان لێکردین فەرماندەکەیان بەڵام ئێمە وەکو پێشمەرگەی کۆمەڵە زۆر جەسوورانە توانیمان شەڕ بکەین لە ئاخریشا من پێم وتم بۆ هاوڕێیانە ڕۆژ دەبێتەوە بە قسەی من بکەن ئەوەی کە من دەیڵێم دەتوانین نەجاتمان بێت کە خۆشبەختانە ئێمە هاتین دەرناو ماڵەکە و بریندار بووین چونکی لە هاتبوون سەربانەکە و نارنجۆکیان فرێدا لە لولەکووری ماڵەکەەوە و تەقیان لێکردین من سرم بریندار بێ سەرخەتەکەی دیارە و هینی تایە تەرکشیتە کە قەرارە شەژمانێکی تر لە وڵاتە دەری بێنن دەستم بریندار بوو قاچم بریندار و پشتم بریندار بوو بەڵام لە هەموو ئەو شەڕەیە شتێکە
هەمیشە بیرم لێ کردەوە کە دەمزانی مامەنەسا خەبەرەکەی بردوێتەوە بۆ تەرخاناوە ئەویش دایکم بوو وتم دڵنیام ئەگەر نەجاتم بێ لێرە یەکەم کەسێک کە دەچم دەبێت دایکم کە خۆشبەختانە توانیم هەرچەند کە بریندار بووم ڕیشم هەمووی خوێناوی و ئەوانە بوو دەمزانی کە دایکم چاوەڕێمە چوومەوە بۆ تەرخاناوە لە دەرکەی حەوشەی حیوانەکانمدا دەمزانی دایکم لە پشت ئەو دەرگاوە چاوەڕێ بانگی دایکم کردوتم دایە دایکم زوو هەستا و دەرگاکەی کردە و باوەشی پێداکردم کوڕم لەگەڵ باوەشی پێداکردم نەیزانی کە بریندارم هات ماچم کە ڕیشم هەمووی تەڕ و سەرچاوم خوێناوی ئیتر وتی کوڕم برینداری لەگەڵ وای وەد ئیتر کە زانی کە من هەم بریندارم و ئەوانە دایکم بێهۆش کەوت باوکم و ئەوان هاتن خەڵکی دڵسۆزی تەرخاناوە هاتن ئیتر بەڵام ئێمە کاتمان نەما بوو کە ئیتر من ئاخرین جار تەرخاناوە و دایکم و باوکم و هەموو هاوڕێکانم کە لەوێ ئەو شەوە سپاسیانەکەم کە یارمەتی دایکمیان کردبوو ئیتر من بۆ ئاخرین جار دایکم بۆ شێوە بەجێهێشت کە چەندین ساڵ دوای ئەوەش بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە لە بیمارستان بوو کە پورم لە لای بوو خوشکی دایکم تەلەفۆنی بۆ کردموتی لەگەڵ دایکت قسە بکە ئیتر ساتەکانی ئاخری بوو چەند دقەیە لەگەڵ دایکم قسەم کرد و دایکم ئیتر نەیتوانی قسە بکە و هەرچی وتم دایە پورم هەڵی گرت وتی کوڕم ڕۆحیت قەوی بێ و ئاگار لە خۆت و مناڵەکانت بێ ئیتر دایکت تەواو بووە ئیتر من دایکم ئیتر نیم بوو ئاخرین جار بوو کە ئیتر بەو شێوەیە من دایکم بەجێهێشت و تەرخاناوەم بەجێهێشت و باوکم بەجێهێشت ئەمەیەکێک لەو بریندارانە بوو چەند جاری تریش بریندار بووم بەڵام خۆشبەختانە هەرتوانیم بەردەوام بم لە کاری پێشمەرگایەتی و کاری کۆمەڵە خۆشحاڵم بە هیوای تەمەندرێژی بۆ بەڕێستان و هەروەها یادی عزیزی هەم دایک و بابت و هەموو ئەو ئازیزانەی کە باس کران بەخێر ئەوە نیشانەی ئەوە بووکە کۆمەڵە وەکو جەریانێکی کۆمەڵایەتی زۆر لە نزیکەوە لەگەڵ دەرد و ڕەنج و ئازارەکانی خەڵک بەردەوام تێکەڵ بوو خۆی بەشێک لەو کۆمەلگایە بووە کۆمەلگا بەشێک لە کۆمەڵە بوو بەڵام بەدوای ئەوەی کە ئەو پەیوەندیە جەستەی و ڕۆحیە لە نزیکەوە کۆتایی دێت وە کۆمەڵە دەچێتە ئەو دیوی بەشی کوردستانی عێراق وەکو کوردستانی باشوور و لەوێ ساڵهای نیشتەجێیە بەڵام بازم لە کاناڵی جۆراوجۆرەوە ئەو پەیوەندیە ڕۆحی و عاتفیە لەگەڵ کۆمەلگا هەمچنان بەرقەرارەوە لە ڕسانەکانیەوە لە ڕاگەیاندنەکانیەوە دەنجی بەناو کۆمەلگا و دەنجی کۆمەلگا بە کۆمەڵە دەگات ئەوەی کە جەریانی کۆمەڵە و کۆمەلگای بەیەکەوە پەیوەندداوە و زیندوی ڕاگرتووە ئەم شێوە لە پەیوەندیە بەڵام هەروەکو هەست دەکرێت لەم ماوەیەدا هێزی داگیرکەری ڕژیم و بەتایبەت لە زمانی فەرماندە باڵاکانی سوپای پاسدارانەوە هەتا ئەوەش دەیانەوێت بە خەڵکی کوردستان و بە کۆمەلگا ڕەوا نەبینن و ئەو ڕابطێش قەتەکەن هێرشیان دەکەنە سەر هەڕەشیان لێ دەکەن کە دەبێت بارەگا و دەم و دەستگای ڕاگەیاندن و یعنی بەتەواو مانا بە مانایەک دەبێت خەفە بکرێن بۆ ئەوەی کە ئەم دەنگە هەمچنان ڕابژیرێ ئەو پەیوەندی هەمچنان بەرقەرار بێ و کۆمەڵا هەمچنان دەستی لە ناو کۆمەلگا و کۆمەلگا دەستی بەدەستی کۆمەڵەوە بێت و ئەو پەیوەندیە هەڵپێکراوە نەبچڕێت دەبێت چی بکرێت لە ئاس ئەم هێرشانە ئەم داگیرکاریانەوە ئەم ستەمانەی کە بە خەڵکی کوردستان ڕەوا دەبیندرێت بێگومان هێرش بۆ سەر بنکە و بارەگای هێزەکان لە باشووری کوردستان جۆرێکە بە مانای ڕاستەوخۆ هێرشە بۆ سەر کۆمەڵانی خەڵکی کوردستان چ لە ڕۆژهەڵاتی کوردستان چ لە باشوور و چ لە بەشکانی دیکە بۆ ئەوە دەبێت چی ڕاستی پەیامی کاگڕەوە چییە خەڵک دەبێت چی بکە یەکێک لەو کێشە گەورانەی کە لەناو ئەحزابی کوردیە هەتا ئێستا بووە ئەوە بووە کە هاوکاری یەکتر نەبوون هەموو ئەحزابی کوردیش دشمنێکی مشتەریکیان هەبووە وەکو ئێران تورکیا سووریا عێراق ئەوانە کورد لەو چوار پارچە بووە بەڵام ئەحزابی کوردی ئەو هاوکاریە پێویستی کە لە کاتوساتی خۆیان دەبووە بیان کردایە نەیان کردووە ئێستا یەکێک
لەو کاتە هەستیارانەیە کە پێویستی بە هاوکاری و هاودەنگی و حتا هێزی هاوبەشی هەموو ئەحزابی کوردی بەتایبەت هیرۆشەڵاتەیە. بەبڕای من کۆمەڵا هەموو کاتێک ئەوەی پێشبینی کردو بۆ کۆمەلگاشی بەوەوە ویستووە بەڕێوەبەرێ کە کاتێ باسی فرەحیزبی کردووە بتوانین هەمومان ئەمنیەت و ئاسایشی یەکتر و کۆمەلگاکە بپارێزین. ئێستا ئەوەی کە کۆمەڵە دەیوت ئێستا کاتێکی زۆر زەروریە، کاتێکی زۆر هەستیارە. هەڕەشەکانی جمهوری ئیسلامی یا سوپای پاسداران یا فەرماندەیەکیان شتێکی تازە نیە، زۆر جار کردویانە. وەکو کۆمەڵە زۆر کۆناغی دژواری تێپەڕ کردووە. لە سەرەتای دەستپێکردنی خەباتی و ئاشکرابوونی کۆمەڵە لەگەڵ زۆر مشکلاتی لەناو کۆمەلگایە، لەگەڵ فەرهەنگی دواکوتی کۆمەلگا، لەگەڵ چوزانم عشیرەتی ناو کۆمەلگاکە، لەگەڵ زۆر نەیارانی خۆی دەست و پەنجەی نەرم کرد، بەڵام هەموو ئەو خۆناغانەشی بەو شێوەیە تێپەڕ کرد و لە کاری نظامیشە زۆر مشکلاتی تریشی تێپەڕ کرد. من ئەوەی کە دەگەڕێتەوە بۆ کۆمەڵە، من ئێستا ئەو شەڕە زۆر شەڕێکی نابەرابرە، بەهۆی ئەوەیەوە کە من ئارەزوم دەکرد ئەو هەڕەشانەی کە جمهوری ئیسلامی دەیکا یا سوپای پاسدارانێک دەیکا بە شێوەی زەمینی بوایە، شەڕی سەنگەر بە سەنگەر و تەن بەتەن کە ئێمەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە مەیدانی ئەمەلا ئەوانەمان تاقی کردەوە، چۆکمان بە زۆر یەک لە هێرشەکانی جمهوری ئیسلامی کە بە لەشکری 30,000 و 4,000 دەیان کرد بە 30 پێشمەرگە و بەدە پێشمەرگە دەمانتوانێت چۆکیان پێدا بدەین. بەڵام ئێستا تەکنۆلۆژی کارێکی کردووە کە ڕەنگە ئەو نیروی ئینسانیە کەمتر بێت. بەڵام ئەمڕۆ کە من گوێم لێ بوو ئەوەی نیشانەدا کە ئەمان دەیانەوێت قودرەتی خۆیان تاقی بکەنەوە. ئەمە تەنیا ڕوو بە ئەم هەڕەشەیە، تەنیا ڕوو بە ئەحزابی کوردی ڕۆژهەڵات نییە کە لە باشووری کوردستانن. ئەمانە بماوەی چەندین ساڵە لەوێ تەبعیەتیان کردووە لە دەستورات و موازینێکە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە بۆ ئەوان هیچ پێشلکارییان نەکردووە. ئوردوگایەکیان هەیە، مەجموعەیەک ئینسانی تایە، ئەگەر مسلحن بۆ نگابانی، ئەگەر رادیۆ و تەلەڤیزیۆنێک کارەکە، هەموو ئەمانە نەوەیەک شتی کە دوورە لە شەڕ، یعنی ئەمان سنووریان نەبەزاندووە. دەرنەتیجە ئەم پلانێکی هاوبەشە لەگەڵ تورکیا بۆ داگیرکاری کوردستان و چاوی تەماعیان کردوتە ئەو نووچە حکوومەتی کە هەیە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان. و لە کۆکەرەوەی هەموو ئەوانەیە ئەمان دەیانەوێ خەباتی شۆڕژێرانەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان خافورکەن و بێدەنگیکەن. سەدان ساڵ پێشتری شەرم کاریان کردووە، ئێستش چاویان بەوە هەڵنایە. دەنیش ئەمانە هەموو بەهانەن کە باسی دەکەن. و بۆیش من دڵنیام خەڵکی کورد ئەم قۆناغانەی تێپەڕ کردووە، کۆمەڵا و بەتایبەت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەم تەجروبەتیان هەیە. وە کۆمەڵە و کۆمەلگای کوردستان ئێمەی کە لە دەرەوەی وڵاتین و بەڵام کۆمەڵین و بەشێکی گیانەکراوە لە کۆمەڵە و کۆمەلگای کوردستانین، هەمومان پێکەوە دەتوانین هاوکار بین، هەمومان پێکەوە دەتوانین هاودەنگ بین و لە کاتی پێویستیشە جوابی هەموو ئەم هەڕەشە و گۆڕەشانەی کە سوپای پاسداران یا فەرماندەیەکی سوپای پاسداران دەیکا لە دژی ئەحزابی ڕۆژهەڵات پێکەوە دەتوانین بیدەینەوە. ئێمە لە کۆمەلگای کوردستانەوە هاتوین، لەوێەوە دەستمان کرد بە خەبات، ڕۆڵەی ئەو کۆمەلگایین و ئەو کۆمەلگایش دەستمان کرد بە خەبات. خەڵکی کوردستان بەعام ئێمەیان وەکو ڕۆڵی خۆیان چاوەڕێ کرد و خەبات و ماندووبوونی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت کۆمەڵا بەهی خۆیان ێزانن. بۆیش ئەو هەڕەشانەی کە جمهوری ئیسلامیەکە هەر ئێستا بۆتە نیگەرانیەکیش بۆ خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵات، بەڵام لە عینی کاتیشە من دڵنیام نەوەیەک ئامادەگی هەیە لە ناو کۆمەلگای کوردستانە بۆ پەشدانەوەی ئەم هەڕەشانەی کەوا جمهوری ئیسلامیەکە. بۆیە هەمومان پێکەوە جوان بووین و ئێستش هەمومان پێکەوە جوانین کە بتوانین خەباتێکی مشترک بۆ جوابدانەوە بەم هەڕەشانەی کەوا جمهوری ئیسلامی یا تورکیا دەیکا لە دژی باشوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵات و باکوور، ئێمە دەتوانین سەرکەوتوو بین. و داواش ئەحزاب و سەرکردەکان ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە شتەکە بەجددی بگرن کە بۆی بتوانن تەبادیلی نەزەر و هاوکاری مشتریکیان هەبێت. بەو هیوایە
کاگڕۆژیان بینەوە سەر دواقۆناغی ژیانی بەڕێستان و بەرنامەکەشمان ڕوو بە کۆتاییە. پێم خۆشە وەکو دوایین پرسیار بەڕێستان دوای خەباتی پێشمەرگایەتی و مودەتێک لە کوردستانی عێراقمانەوە لە ئوردوگاکان دواتر تەسمیم دەگیرێ بڕۆن بۆ وڵاتەکانی ئەوروپا و لەوێ نیشتەجێ بن و هەتا ئێستاش لەوێ نیشتەجێ. دەکرێت زۆر بە کورتی باسی هۆکارەکانی ئەوەی کە ژیان لە ئەوروپا هەڵدەبژێردرێت چییە و ئاستانگەکانی چوون و لەوێ ژیان دەستپێکردن و هەتا ئێستاش چین لەبەر پێداوە بەڕێستا وەکو فعالێکی سیاسی و هەمزەمان خانەوادەشت هەیە، منداڵت هەیە، ژیانێکی ئاساییشت هەیە، خۆوانە جۆرێک مەژغەڵهایەکی جۆرا و جۆر و جۆرێک لەگەڵ یەکدا دەتوانن بەریەککەوتنیان بێت. چۆن تەعاملی لەگەڵوانە کردووە چەندە لە ژیانی ئێستای خۆت وەکو کاگرەوە ڕازی هەیە؟ ژیانم لێرە لەم وڵاتە وەک ژیان ڕازیم، بەڵام وەک هەست بە قەولی کوردی باشوورەڵەن مرتاح نیم، چونکی ئەو انتخابەی من انتخابێک نەبوو کە بە مەیلی خۆم بێ، بەڵکو بارودۆخێک کە هاتە پێشەوە بەداخەوە ساڵی 90 ئالۆزیهایەک بەحث و جدلهایەکی کە لەناو کۆمەڵەیە ساز بوو و خەباتی شۆڕژێرانی کوردستان و کۆمەڵە بەناحەق دراژێر گیروداس لەلایەن ڕەوتێک بە ناوی کۆمونیزمی کارگەری مناسباتی کۆمەڵەیان گۆڕی. ئەو بەحث و جدلانە بە شێوەیەکی سالم نەچوونە پێشەوە و ئاڵوگۆڕهایەکی تر لەناو کۆمەڵەیە پێشات لێکترازان بوو. من دڵنیا منیش و سەدان هاوڕێی تر کە ئەو ڕێگە ناخۆشەمان گرتە بەرو کە بچین بەرەو تورکیەوە بین بە وڵاتانی ئەوروپا و ئێستا ژیانە بکەین، شتێک نەبوو کە بمان ویستایە. بەڵام بەداخەوە بارودۆخەکە وای لێ هات کە هەر ئەوەش بۆ هۆی ئەوەی کە کۆمەڵە بە دوای ئەو کێشانەی کە بۆی دروست بوو کە من نامێت لەسەرەوە چونکە زۆر جاریش قسەم کردو، زۆر جاریش باسم کردو، بەڵام بە کورتی ئەگەر ئەوە بڵێم ئەوان ویستیان کۆمەڵە چکۆلە بکەنەوە، بەڵام کۆمەڵە چکۆلە نەبەوە. ئەوان ویستیان سیاسەتێک بگرنە پێش کە کۆمەڵە تەبعیەتی لێ بکە کە کۆمەڵە خۆشبەختانە تەبعیەتی نەکرد. ئەوان ویستیان کۆمەڵە خەباتی چەکداری بنێ بەلاوە و پێیان وا بوو هێزێکی مسلح دەتوانێت بگەڕێتەوە بچێتەوە لە کارخانەکان و کورەپەسخانەکان و لە مەیدانی شارەکان دەستکا بە خەبات بە چەکەکەی دابنێ. بەڵام کۆمەڵە سەربەرزانە ئەو قۆناغەشی تێپەر کرد، بۆیە هەمیشە دەڵێن کۆمەڵە زۆر قۆناغی سەخت و دژواری تێپەر کردووە. ئەوەش یەکێک لەوانە بوو. هەر بۆیەش ئێمەش ئەو ڕێگەمان گرت و هاتی نەبەر. بەڵام دووریمان لە کوردستان و لە ئوردوگاکانی کۆمەڵە ویا لە دۆست و ئەویندارانی کۆمەڵە بۆ معنانیە کە ئێمە جیابین لە کۆمەڵە، ئێمە بەشێکی جیانەکراوین لە کۆمەڵە، کۆمەڵەش بەشێکی جیانەکراوەیە لە ئێمە و ژیانی ئێمە، و ئێمەش و کۆمەڵەش بەشێکی جیانەکراوە و بەشێکی گەورە لە ژیانی کۆمەلگای کوردستانین، چونکی بەدڵ و بەگیان خەباتمان تێدا کرد. ئێمە خۆشەویستی ئەوان بووین و ئەوانش خۆشەویستی ئێمە بوون. هەر بۆیەش خەباتیشمان و تێکۆشانیشمان بە جێگەی خۆی هەر بەردەوامە، بەڵام بە شێوە شکلێکی تر. زۆر باشە. کە لە دنیای مەجازیشدا فعالن و لەواناوی کە زۆر بەرچاوە یەکێک لە بەڕێوەبەران و دەستەندەرکارانی سەفحەیەک پەیجێک بە ناوی ناوەندی پێشمەرگەدەرینەکانی کۆمەڵان هەرویستم بینەران لەگەڵ کاگرەوە یا لەگەڵ چالەکەەکانی کاگرەوە زیاتر ئاشنابن لەم پەیوەندیدا ئەگەر باسێکردبوو زۆر بە کورتی توانی بیکەیت. من پرسیارێکم نەماوە بەڕاستی، بەڵام پێم خۆشە لە کۆتاییدا بۆ خۆت ئەگەر چەند جملەیەکی زۆر کورد ما بێت فەرموون ئەگینا بێتەوە ماڵاوایی لە بینەران دەکەن. و سپاس بۆ ئەم کەناڵە جوانتان و سپاس بۆ بینەرانتان و سڵاو بۆ بینەرانتان. و لەم ڕێگەشەوە جارێکی تر سەری ڕێز و نەوازشدانێنم لە پێناو هەموو هاوڕێیانی گیان بە کوردوی کۆمەڵە. لێرەوە سڵاو ڕێزم هەیە چاویدا نەدانەی هەموو خانەوادەی سەربەرزیان و کەسوکاریان ماچ دەکەم و
ئارەزووی ساگ و سەلامەتیان بۆ دەکەم بە هیوای ئەوەی کە کۆمەڵەش و کۆمەلگای کوردستانیش ئەم قۆناغە دژوارش تێپەڕ بکە کە تێپەڕی دەکا و بە نسبەتی ئەوەشی کە من ئێستش لە دەرەوەی وڵاتم و تەبیعەتەن نەبراوم لە کۆمەڵا بەڵام ڕەنگە تەشکیلاتی نەبم بەڵام کۆمەڵە تازە لە خوێنمانایە هەر بۆیەش لە دەرەوەی وڵاتیش هەوڵێک کەدام بۆ ئەوەی کە دوای ئەو بارودۆخە ناخۆشی کە ڕووی کردە ئێمە و ژیانی کۆمەڵە و بەربڵاوی و لێکترازان لە ناو کۆمەڵەیە هەوڵمدا بە هاوکاری چەند هاوڕێترم ژوورێک بکەینەوە بە ناوی ژووری ناوەندی پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە و ئەوەی کە ئەم ژوورە و ئێمە بەڕێوەی دەبێن و تاقیب یەکەین و بۆمان گرنگە پاراستنی پرەنسیبەکان و ئامانجەکان و مێژوویەکی پڕ لە شانازی کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە کە ئێمە بتوانین لەو ژوورەیە بەردەوام بین لەسەری هەر بۆیش هەوڵەکانی ئێمە لەو ڕاستایە پێشمان خۆشە هەر کەسێکیش کە سەردانی ژوورەکەمان بکە سەردانی ناوەندەکەمان بکە کە ئێمە بەدڵنیاییەوە و بەدڵاوەڵەوەیەوە وەری ئەگرین ئەو ژوورێش بۆ ئەوەیە کە هەمومان کە پرت و بڵاوین بەشێکی زۆرمان لە وڵاتانی دەرەوە بتوانین شوێنێکە بێ کە زۆر جار وەکو مەقڕی کۆمەڵە وەکو سرویسی کۆمەڵە وەکو ئەوەی کە دانیشتنی گوردانێکە یا هێزێکە پێکەوە وەختی خۆی کە دەمان کرد ئێستش دەتوانین لەو ژووریا بیکەین بە هەر بەو هەموو ڕێز و احترامەوە کە وەختی خۆی کۆمەڵە بوویەتی و ئێمە پێکەوە لە یەکترمان دەگرت لەو ژوورەشە هەر هەیە زۆر سپاس بۆ بەشداری بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە ژیان و خەباتی بەڕێز هاوڕێ ڕەووف ناسراو بە ڕەووفبانە بەو هیوای کە جێگای سوود و سەرنجی ئێوەی ئازیز بوو بێت تاڵقەیەکی دیکەی بەرنامەی ژیان و خەباتی یاران بە هیوای شادی و بەختەوەری بۆ گشتلایەکتان بڵنگی هەردی وڵات هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش بڵنگی هەردی وڵات هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی چناگری بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژت چناگری بەرگا لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گڵێک ڕاساو ئەوەستە تۆی لە شەوی تار مۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گڵێک ڕاساو سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش بڵنگی هەردی وڵات هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش بڵنگی هەردی وڵات هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژت چناگری بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژت
چناگرم بگا